پیرۆزبایی لە هەموو خەڵقی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانێکم، شاری ڕۆشنبیران، شاری وەرزشەوانان، شاری هەموو شتێکی جوان، شاری جنە تێکۆشەرەکان، بەڕاستی تێکۆشەرن، بەڕاستیش داهێنانی جوانیانە ئێمڕۆ ئافرەتان لە هەموو بوارێکە. گەنجەکان پێگەیشتون تێبگەن لە ئازارەکانی سلێمانی کوردستان، توخوا سلێمانی پارێزن، هەر بە جوانی بمێنەوە شاری شاران پیرۆزباییتان لێکم، یاخوا بەخێر بێن. لە یادی 239 ساڵەی شاری سلێمانیە، شارە حیاتەکە زۆر خۆشحاڵین و بەرز دەینرخێنین. بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە بۆ هەموو خەڵکی سلێمانی. ڕۆڵی ژنان ئەرکیان زۆر قورسە. بەڕاستی من 7 ساڵە لە ماڵەوە خەریکی خواردن دروستکردم، ئەرکێکی زۆر گرانمان لەسرە. هەم ماڵیشەوە بەڕێوە ئەبێن، هەم ماڵ و خێزانەکەش دارایی ماڵ و خێزانەکەش پێیا ئەەکەی. پێویستەوە کو ژن پاکوتەمیزی یەکەم ژینگە. بەڕاستی ئەچیتە هەر شوێنە ژینگەمان زۆر پیس بووە. ژینگە یەکەم شتە لە پێش منەوە. ئەنجا پاکوتەمیزی کە ئەو خواردنانە دروست ئەکا لە ماڵەوە ئافرەت. ئەگەر حەزی لە ئیشێکە با دەست پێ بکە، ئێمە 7 ساڵە هیچیان لە ئێمە کەمتر نییە. بگرە لە ئێمە زیاترن، بە ئەوانش بێن ئیشکەن، بتوانن ببێنە دەرەوە هەموو ئیشێ بکەن. ئەمڕۆ بە بۆنەی دامەزرانی شاری سلێمانیەوە بەشداریمان کردووە وەک سافی بینۆس فوت بە خواردنی کوردەواری و خۆشحاڵ بووین بەشداری بکەین لەم ڕۆژە پیرۆزایە. ئافرەتان ڕۆڵی سەرەکیان هەیە لە بنیانانی کۆمەڵگایە، بە تایبەتی ئافرەتانی شاری سلێمانیش کە چۆن ناسراوین بە خانومانی بە دەستڕەنگینی. ئێمەش بە خواردنی کوردەواری بەشداریمان کردووە ئەمڕۆ.